یاریەکانی قۆناغی کۆتایی خولی نایەبی عێراق بۆ تۆپی بالا لە هەولێر بەردەوامی هەیە و لە دووەمین یاریەکانی کۆبوونەوەی دووەم دوو یاری ئەنجامدرا. سەرەتا پێشمەرگەی سلێمانی یەکەم یاری خۆی لەم کۆبوونەوەیە بەرامبەر مەسافی شیمال ئەنجامدا. پێشمەرگە پێچەوانەی ئەوەی لێی چاوەڕوان دەکرا پارێزگاری لە پێشەنجەکەی بکات بە ئاستێکی خراپ دەرکەوت و لە یاریەکە بە ئەنجامی 3 گەم بەرامبەر گێمێک تووشی شکست هات. خواست بۆ خوا کامڕۆ لە یاریکی چارە نووساز داتوانیمان لە ینی پێشمەرگە بڕینەوە. دەستخۆشی لە ینی پێشمەرگاگەم چونکە بەڕاستی ئەدایەکی زۆر باشیان کرد و پیرۆزە لە نادێکی خۆمان. وەکو ئێزانن بتوڵای ئەمساڵی عێراق زۆر جیاوازە بۆی کەەوە هەموو تیپەکان مستەوایان لە یەکەوە بەبێ هەبوونی یاریزانی پیشەگەر. وەکو ئێزان ئێمە دوو بردنەوەمان هەبوو بم بردنەوەی توانیم ئەمگەڕێنە منافەسەکە و نەدوورکەوینەوە لە نادی هەولێر و غاز و بتوانین لە منافەسەکە بمێنینەوە. بەنسبەت یاریەکەم ڕۆ بەڕاستی خراپ یاریمان کرد، ینی ئەو ئاستی پێشمەرگە نەبوو، ئەو بەپێ ئەو تەمرینەی کە کردومانە تاکو ئێستا نەمانتوانی ئەوەی لە تەمرینان کردمان ئەنجامی بدەن، بەڵام ئینشەڵا سێ یاریمان لەبەردەستاماوە بتوانین ئەم سێ یاریە قەرەبوو ئەم یاریە بکەینەوە. ڕاستە بەم یاریە ئێمە ینی دوور نەکەوتوینێتەوە لە پێشەنگی، ئینشەڵا هەل ئەم سێ یاریە ببینەوە لە پێشەنگی مێنینەوە ئینشەڵا. لە یاری دووەم هەولێری خاوەنماڵ ڕوبەڕووی غازی جنوبی پاڵەوانی دواوە شان بیەوە. هاوشێوەی پێشمەرگە هەولێریش خراپ دەرکەوت و هەموو هاوکێشەکان لە بەرژەوەندی یانەکەی بەسڕە بوو. غازی جنوب بە ئەنجامی 3 گێم بەرامبەر گێمێک لە یاریەکە براوە بوو. بەم شێوەیە غازی جنوب و هەولێر لە 6 یاری بوونە خاوەنی 4 سەرکەوتن. غازی جنوب بە 13 خاڵ لە پێشەنگە و هەولێریش بە 11 خاڵ دووەمە. پێشمەرگەی سلێمانیش بە یاریەک کەمتر خاوەنی 3 سەرکەوتن و 9 خاڵە لە خانەی سێمە. مەسافی شیمالیش گەڕایەوە نێو ڕکابەری خاوەنی 3 سەرکەوتن و 8 خاڵە. یاری دەربی کوردستان لە خولەکە سێشەممە کاتژمێر 10:30 خولەکی شەو ئەنجام دەدرێت. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.